ماڵێکی سەرنجبەر 21 ژووری پۆشتە لە هەر ژوورە و پێداویستەکانی وەک سەدان ساڵ لەمەوبەر ماوەتەوە. باخچەی فراوان و دار و درەخت ڕوانین بەسەر ڕووباری پۆتۆماکدا. ئێرە جیاوازە لەگەڵ شوێنی تر. ئێرە ماڵی یەکەم سەرۆکی ئەمریکا جۆرج واشنگتن بووە کە یەکێکیشە لە دامەزرێنەرانی ئەمریکا. هەر ژوورە و بۆنی مێژوویەکی دێرینی لێدێت و سەریقەی سەرکردەیەک کە بە باوکی نەتەوەیی ناوی دەبن. ماونت ڤێرنن بەڕاستی نوێنەرایەتی شوێنێک دەکات کە دەتوانێت زیاتر دەربارەی جۆرج واشنگتن فێر بێت. بۆچی گرنگە شوێنێکی وەهامان هەبێت؟ ئێرە شوێنێکە بۆ بیرکردنەوە لە مێژووی وڵاتەکەمان بۆ ئەوەی بتوانین یەکێتی و یەکگرتوویەکی باش و پتەوتر پێک بێنین تاواکو کەسانی بەتوانە بۆ داهاتوی وڵاتەکەمان دروست بکەین. جۆرج واشنگتن لە کارداریەکی سەرکەوتووەوە بۆ بەرپرسێکی باڵای سەربازی بەهێز کە لە پێناو سەربەخۆی ئەمریکادا 8 ساڵان شەڕی گەورەترین هێزی داگیرکاری بەریتانیای ئەوسای کردووە. شەڕکەری سەربەخۆیی و یەخستنەوەی هەموو ئەمریکا کۆیلەشی هەبووە. لەم مۆزەخانەیە مێژوو وەک خۆی نووسراوەتەوە بە جوان و ناشرینیەکانیەوە و بە هەڵدێر و نیشێوەکانی شێوە. ئەوە ڕاستیە ئێمە گرنگترین مێژوو دەجێڕینەوە کە دەربارەی جۆرج واشنگتن بتوانین بڵێین. ناتوانین باسی مێژوو بکەیت ئەگەر هەموو لایەنەکانی ژیانی ئەو کەسە بەسەر نەکەیتەوە. یەکێک لە کێشەکانی ئەو وڵاتی ئێمە لەو سەردەمانەی کە میراتی کۆیلایەتیمان هەبووە جۆرج واشنگتن خاوەنی 370 کۆیلە بووە. زۆرێک لەو شوێنانەی لێرەیە ئەوان دروستیان کردووە. هەرچی دێتە ئێرە بەدەستی خاڵی ناگەڕێتەوە. لەم شوێنەدا کات ئەوەندە خێرا گوزەرە بێت مێژووی چەند سە ساڵێک لە چەند کاژمێرێکدا دێن و دەڕۆن. دەنگی ئاخاوتنەکانی سەرۆک بگرە و بەردەی شەڕ و خواستی ئەو کە میلەتەکەی سەربەرز و ژێردەست نەبێت. بەرپرسانی مۆزەخانەکەش بە هیوان ئاسان زانیاریەکان بگات. ساڵانە میلیۆنە خەڵک دێنە سەردانی ئێرە کە دەخوازن ئاسان لە مێژوو تێبگەن. بەشتە باش و خراپەکانی شێوە تاوەکو باشترین چەشنی هاوڵاتی لێ دەربچێت ببنە بەرپرسیار لە کۆمەلگاکەماندا. ئێمە بەرپرسیارین لە داهاتوی وڵاتەکەمان و بە دیموکراسیکردنی زیاتری گرنگە ڕابردوو بناسین سوودیش لە هەڵەکانی ببینین. لێرە دەست دەگات بە مێژووی سەدان ساڵە و ئەو هەموو شەڕ و شۆڕ و ململانیانە. بەڵام ئێستا لە وڵاتێکدان کە لە بەهێزترینەکانی جیهانە. ئەم منداڵە نەهەقی نییە شانازی بە ئەمریکاوە بکات. شانازی زۆر بە وڵاتەکەمەوە دەکەم لەبەر ئەوەی ئەوان گەورەترین بڕیاریان داوە کە ئەم وڵاتیان بۆ دروست کردوین. ئەم پیاوە بەتەمەنە دەخوازێ نەوەی نوێ لە مێژووە بێ ئاگا نەبێت. خۆی و کوڕەزاکەی بەنێو مێژوودا دەگەڕان. ماونت ڤێرنن ئەو شوێنەیە کە پێویستە هەموو ئەمریکایەک سەردانی بکات. مێژوویەکی زۆر سەرکەوتنێکی مەزن لێرەیە پێویستە لێوەی فێربین وەکو من نەتەوەکەیان خۆش بوێت. دوا هەواری جۆرج واشنگتن لێرەیە لە 1990دا هەر لەم شوێنە کۆچی دوایی کردووە. بەسەرهاتی یەکەم سەرۆکی ئەمریکا بەجەستە و ڕۆح کۆتایی هاتووە و لێ دەستکەوت و بەسەرهاتەکانی زیندون. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، ماونت ڤێرنن، مۆزەخانەی جۆرج واشنگتن.